ما نازم كاجي أخي توزي شهر زوريان لا خو أنا خلي خوش معنا. السلام على من اتبع الهدى. سلام خالص. عليك السلام ورحمة الله. عليك السلام. سلام لێ نەکردی وڵی هێشتا بە مسلمانت نازانم بۆ یاڵم سلامی خوا لەسەر ئەو کەسەی کە شوێنی هیدایەتەکەوێ ئەو سەلامە بوو کە موسا عەلەیهی سەلام بۆ فیرعەونی نارد. یان هێشتا بڕوات بە من نییە. نا بەجددی نا چکە هەنێشتی نییە بینم خەڵکی تر نایبینێ من پەمەیی نیم و هەر کەسێکیش بڵێ ئەڵڵا تەعالا هەسەی کاگیاخی ئەو پەمەییە بۆ نمونە ئەو پەمەییە ڕەنگێک کە خوای گەورە دروستی کردووە تۆ مانای ئەوە نیانی مانای ڕەنگی پەمەیی نا پەمەیی شتێکی جوانە پەمەیی شتێکی جوانە بەڵام باسی ئەوانەکەم کە دینێکی پەمەییان هەیە جارێ هەر کەسێ بە هەر کەسێ بڵێ ئەڵڵا لێت خۆش نابێ وەڵڵا ئەلەم ڕەنگە پێی کافر بێتەوە چکە ئەوە شتێکی زۆر گەورەیە ئەڵڵا تەعالا خۆی فەرمێ ئێستا من گردنی تۆ ئازاکەم تۆ گردنم ئازاکەی ئەخە من بە مسلمانت نازانم کێشەکە ئەوەیە الله تعالی ئەگەر ئینسان بەقەدەر بەچیە ینی تۆ ناودڵی من بە ئیعلانم کردووە قسەی خۆمم قەدەر مەجانم بە ئێستا پێتەڵم جارە پێشەوە شتێ هەر کەسێ بە هەر کەسێ بڵێ ئەڵڵا لێت خۆش نابێ ئەوە ڕەنگە پێی کافر بێتەوە مەسەلەی لێخۆشبوون لە دەستی الله تعالی و الله تعالی خۆی فەرمێ قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا إنه هو غفور رحيم بكردي الله تعالى فرمي بلي أي بندكم أي أواني كزياد لحد تاوان تان كردوا وتحرنا وأكيد تاوان كتو بيري لي أكيد أو شيء بيري لنا أكيد تاوان زورة الله تعالى فرمي لا تقنطوا من رحمة الله نكن مأويز بن لرحمة إخوة وتم مأويز بون لا مسلمانية شيطان مأويز به إن الله يغفر الذنوب جميعا الله تعالى لهرشي تاوان خوش به طاعة وكافي كواتكس نادو أنا بكس أوكي أكر بواية أنا بإخوة جورا من توبام کردووە پێ لێم خۆش بێ باشە ناخرێشتی شار تۆ بۆ باوەڕ ناکەی بۆ نمونە تۆ مەسلەی لێ خۆشبوون لای الله تعالی جارێ من نازانم تۆ من مردم کێ لەشمە باشتەوە کێ لە ناچمە دۆزەخەوە کێ لە ئیمانەکەم لێ وەرگیراوە نازانین ئەوە غەیبە ئەوە لای الله تعالی ئێمە حکم لەسەر زەواهیرەکەین یەکێ لەو شانەیە کە جێی گومان بوو ئەم ڤیدیۆیە بوو با پیشانت بەم بەس من بەداخەوە ڕسمی پۆستەکەم نەکردو بەس ڤیدیۆکەت پیشاندەم یەک دەقەت خوا هەرچی ئەزانێتی کاریاخی هەرچی گومان دەیە بە خۆمی بڵێ یانی پشتەوە باە پێ بوتمایە بەڵام بۆ من بە مسلمانت نازانم بەجددی بە مسلمانت نازانم بەڵێ واز دێناوە من ئەوە بەرزانە خوێنم وازت دێناوە لە سوکایەتی ئەوە مەرحەلەیەکە خۆی مەرحەلەیە ئەوەی واز دێناوە لە سوکایەتی ئەوە بەرزانە خوێنم ئەوە هەر کەسێک ینی مەسەلەی سوکایەتی جوانیە بەردینەگی بکەیت مەسەلەی سوکایەتی ئینسانی خۆ دەزانی ینی سوکایەتی بێدەسەڵاتیە سوکایەتی هەموو مناڵێکیش دەتوانێت ئەوە بکە ئەم ڤیدیۆیە لە چواری مانگی 4 بڵاوت کردوێتەوە یەکمە چی لێ یەک دەق ئەم ڤیدیۆ ئەم مسلمانێکی چی بێڵێن نا مسلمانێکی جێگیر نییە هاتم بۆ لای کە تۆزێ بێنمەوە سەر ڕێگەی ڕاست و ئینشەڵڵا لە وەجبەی دووەمە یان وەجبەی سێەمە پشت بە خۆشایەتمانی پێێنم بە ڕێگەی حەق ڕێگەی ڕاست ڕێگەی تەوحید بێ باشە ئەمە تقریبا نوازە مانگێک دوای ئەوە بوو کە تۆ من مسلمان بوو نازانم بیزەڵ مانگێک بوو چەند ڕۆژێک دوای ئەوە باخۆم یەخشت و پێ بڵێم ڕۆژێ پێشەوە 2 ساعت پێشەوەی کە وتم مسلمانم خۆم لە فەیسبوک بابەتێکم دانا ئەوەش بوودایە خراپترین بابەتیشم دانا ئەوم نبینەوە بەس من ئەم ڤیدیۆی دانێم ئەم ڤیدیۆی تۆ هیواداری ئەمە کاگیوە هەفتەی پێشوو بۆ هێناوم ناتێڵا قسەکە تاوەکەم 3 ساعت 4 ساعت والله وەڵام من شەوەکەی چوومە سەر فەیسبووکی هیواسابیر لەسەر ئەم پۆستە دەمزانم هیواسابیر شایەتی چییە کە چوومە سەری وەزانم سکرین شۆتێکی ئەمەی دانابوو یا بەس نووسینەکە بوو باش بیرم نییە سبحان الله لێبا جنێوێکی دابوو بە الله تعالی نەک جنێ و زیاتر جنێوێکی دابوو بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جنێوێکی دابوو بە قورئانی پیرۆست خۆت شایەتی ئەو پۆستەی کرد و جنێوێک ئەخر ئەوە 2 ساعت نەبوو ئەوە چنێک بوو دوای ئەوە ئەو کەی هیوا هات بۆلات کەی ئەو تۆ هێناوتە ئەڵێ ئەمە مسلمانە و مسلمانە دەوەکو ئیستیزاکردنێ کاگیاخی ئەڵێم هەوڵە دەم لە ڕەفیقەکانی خۆمە دەست پێ بکەم تێگەی
باشە ئیسیزاکردن وەکو گاڵتەکردنە وەکو ئیسیزاکردنی هیوا تێناوە بەڵام لە بەرامبەرە پۆستی کردووە جنێو بە ئەڵڵادا ئەڵێ ئەوە من پێم ڕابواردووە ئەڵێ گاڵتەم کردووە جنێو بە ئەوەی کە پۆستەکەی لایە سکرینشۆتەکەی بۆ بنێرە چکە بەداخەوە سکرینشۆتم نەکرد ئەو کاتە ئەمە دانەیەکیان جاری دووەم سەریکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەتحی مەکە کە فەتحی مەکەی کرد ناوی کۆمەڵێک کەسی نووسی فەرمووی هەنێ لەمانە ئەگەر دەستیان بە قوڵفی کەعبەشەوە بێت دەستیان بە پەڕۆی کەعبەش بۆ بێت ئەمە لێخۆشبوونیان بۆ نییە چکە مەسەلەی سوکایەتی خۆتە زانی چی سوکایەتێکت کردووە خۆتە زانی یعنی خۆتە زانی چۆن ئازارت داوین بە تاویکەم ئینشاڵڵا سوودیە بێت دڵنیا بە ئەو قسانە سوودیە بێت چکە نمونەی شەیانمەوە کە لەو ناوا بووە بەڵام ئەڵڵا تەعالا لێی خۆش بووە بە یەکێک لە هەرە گەورەترین مجاهیدەکان کە لە شەڕی موسەیلەمەی کەزابە وەڵڵاو لەم لەوێ شەید بووە یا شەڕێکی زۆر گەورەی کردووە فەرمووی ناوی ئەم چەند کەسە 13 بوو 14 بوو 15 بوو فەرمووی ئەمانە لێخۆشبوونیان بۆ نییە لە هەر شوێنێکە بۆتان ڕێکە و ئەمانە حکمیان باشە ئەوە بوو کۆمەڵێک لە منیاندان کۆمەڵێکیان دۆزانەوە لە ملدران یەک دوانێکیان هاتن بەواستەی ئەو هاتن ئەتر چی بوو هاتنە خزمەتی پێغەمبەری خوا پێغەمبەری خوا لێیان خۆش بوو یەکێ لەوانیش کە ڕای کرد دوایی گەڕایەوە ئیکرامەی کوڕی ئەبوو جەهل بوو ئیکرامەی کوڕی ئەبوو جەهل یەکێک بوو لەوانەی کە ناوی هاتبوو ئەبێ لە ملی بدرێ بەڵام بەدڵ قەدەری ئیلاهی دوایی پێغەمبەری خوا لێی خۆش بوو صلی الله عليه وسلم نمونەیەکی تریش وحشی ئەو کەسە بوو ئەو سەحابێ بەڕێزە بووکەوە ئیمامی حەمزەی شهید کرد کاتێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چوو بەیعەتەکەی پێدا و بەیعەتەکەی لێ وەرگرت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەس فەرمووی ئەی وحشی حەز ناکەم بتبینم حەز ناکەم چڕ و چاوت ببینم هەوڵ بە لە من دوور کەویتەوە چکە ئەو ئازاری کە لەسەر دڵی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم بە شەهید بوونی ئیمامی حەمزە زۆر قورس بوو پێغەمبەری خوا فەرمووی حەز ناکەم بتبینم تۆ مسلمانی تۆ برامانی تۆ ئەوەی بەڵام حەز ناکەت ببینم بەڵام ئەو ئازاری کە تۆ ئازاری ئێمە داوە ئەو سوکایەتێکردن بە قورئان و قورئان سووتاندن و دڕاندنە بەجددی ئینسان ئەگەر تۆزی ئیمانیشی لە دڵا بێ ببیننت بێزارە بن بەجددی بێزارە بن بەجددی یعنی ئەبێ تۆ مادەم بەدەمی خۆت من بڕات پێ ناکەم مسلمان بووبی و بەجددی گومانی باشش پێ نابم بەڵام دوعاکەم ئینسانە گۆڕە ئینسان لە هەموو کاتێکا گۆڕێ دوعاکەم ئەڵڵا هیدایەتت با دوعاکەم ڕازگۆ بی چکە من ئەستەکەم یاریەکەیە لە پشتەوە ڕەنگە هەڵێژ بم بەڵام لە حالەکاتێکیشە ئەگەر بەجددی تۆ تەمەن مسلمان نەبووی نەگەڕاویتەوە ئەو غەڵەتە گەڕانەوە کەسێکی کافری ملحید کەسێک بووە کافرێکی محارب بووە کە حکومەکە دیارە هاتووە ئەڵێ من مسلمان بوو ئەمەی تۆ بریتێ لە مسلمان بوون چکە باوەڕ ناکەم ڕۆژێ لە ڕۆژان تۆ مسلمان بووی غەیری مناڵیش ینی نەزانم والله ئاعلم بەڵام زاهیرەن ئەوەی ئێستا بینم ئەوەی کە ئەڵێن گەڕاویتەوە هەڵەیە نەگەڕاوەتەوە کەسێک ئەگەر وابێت ئەمە من بڕای پێ ناکەم ئەگەر وابێت تۆ کەسێکی بە حساب مسلمان بووی بەڵام تەنها ئەوەی وحشیت پێ ئەڵێم تەمان ڕزای الله تعالی لەسەر بێ وحشی سەحابەی بەڕێز بووە مادەم ئەگەر بەجددی لەگەڵ خۆتا ڕازگۆی با زۆر دەرنەکەوی با دەموچاوە زۆر دەرنەکە چکە بڵێتون ئەڵێ بێزراوی ئەوەی تۆ سوکاریت کردووە یعنی تۆ خەڵک برایەکی منت نەکوشتووە کوشتن ئاسانترە چونکە کەلامی الله تعالی کەلام مەسەلەی کەلامی الله تعالی والله ببینم کەسێ بە بەرچاومەوە ئەی سووتێنە یعنی ئەوە نەم غیرەتەیە ئەگەر بیش هەوڵە دەم یعنی چونکە ئەمە هێڵی سوورە کەلامی الله تعالی و دەستبردن بۆی هێڵی سوورە ئیتر ئەمە لەسەر مەکەوێ لەسەرم ناکەوێ با ڕیکۆردەکان کێشەم نییە ئەوەی کە تۆش کردوتە یعنی بەجددی لای خەڵک بێزراوی بەجددی بۆ قسانە هەڵمەخەڵەتی ڕاستگۆیانە ئەگەڕڵێ من مسلمان بووم بۆ خۆ دانیشە عیبادەتی خۆکە دوعا بکە بخوێنەرەوە ئەمە بکە بەڵام با دەموچاوت نەبینرێ خەڵک هەتا ئەو کاتەی الله تعالی ڕوویەکت پێدا بەشکم الله تعالی وەکو ئیکرامی کوڕی ئەبوو جەهل ڕوود ڕۆشنگاتەوە نازانین ئەوە بەڵام زاهیران من ئامۆژگاری دەکەم لە لایڤ دوورکەوە دەموچاوت دوورکەوە ئەسڵەن پۆستەکانیش بسڕەوە فترەیەکی زۆر بە مانگ و بە دوو مانگ و بە ساڵ و دو ساڵ بەدوا ینی بخوێنەرەوە دوعا بکە شەونێش بکە عیبادەت بکە ئەوە بکە ئەمە نەگەر ڕازگۆ بێ من ئێستش بڕات پێ ناکەم شتێک نیم لە بەردەما تۆ بڵێم و دوای لە ناخی شەونە وڵا ئەوەی لە ناخمایە پێتەڵێ من بڕات پێ ناکەم بەڵام ئینشاءالله ئەگەر بەو قسانەی من بەجددی وەربگریت و ئیشی لەسەر بکەیت دڵنیا بە شتەکانە گۆڕێ و من هیچ قسەیەکی ترم نەماوە الله تعالی هیدایەتتان بایەڕێ بەس کاگیاخی کاتێککە بۆ نمونەوە من بەڵام تۆ لە ناو مسلمانەکانیشە هەمان شتۆ هەیە بۆ مسلمانەکان يعني بۆ ئەمە لە پشتەوە ناکەی بۆ یعنی تۆژ ئازای مسلمانەکانە دێ بە شێوەیەکی وەکو من چۆن ئازای مسلمانەکانم داوە ئێستا ئەمەوێ بەرامبەر بەوەی کە ئازارم داون تۆڵە وەکو بڵێ تۆڵە ناوێ باوەڕم بە تۆڵە نییە وەکو بڵێ ئەو هەڵانەی کردومە ڕاستی کەمەوە تۆ بۆ ئەوەکەی بۆ نمونە مەسەلەی کەلامی الله تعالی قورئانی پێویست کەلامی الله تعالیە کەلامە ئەوە مەخلوق نییە کەلامی الله تعالی لەگەڵ فەرموودە هێڵی سوورن
هەر کەسێک سوکایەتی پێ بکە یا بە جۆرە لە جۆرەکانی بکە هێڵی سوورە ئەوە وەکو مرۆڤ نییە مرۆڤ تووشی هەڵایە بێ حتا مرۆڤی مسلمان تووشی زینا بێ کەسێکیش بە ناوی دینەوە بلەوەڕێ بە ناوی دینەوە بزنسکە بە ناوی دینەوە بازرگانیەوە من ڕەحمی پێ ناکەم بە بەڵگەی قسەم نەکردووە ئازاریشم نەداوە نا ئەوەی کە ئەڵێ ئازارم داوە ڕاست ناکە بزانە چی کردووە بزانە چ پەنێکی داوە دڵنیا بە شتێکی کردووە دڵنیا بە هەر لەسەر هەر کەسێک قسەم کرد بێ بریتانیا شتێکی کردووە دوو شخص ئەوانەی کە ڕخیان کاگیاخی بۆ ئەوانەی کە ڕخیان لە ئیسلامە دڵیان خۆش نەبێت تۆ ناتوانی بۆ نمونە لە تەلێگرامە گروپێ دروستکە بڵێ ئەو مامەفلانە مامۆستا فلانە کەس و فلانە کەس بێنن بە قسە بکەین من بەڵگەم پێ قەناعەتیان پێ بکەین کە بۆ نمونە گەندەڵیان کردووە دزیان کردووە کفریان کردووە اینیان کردووە بۆ ئەوەی خەڵک دڵی خۆش نەبێ بەمەی کە تۆی کەی بەرامبەر بە مامۆستایەک بەرامبەر بە کەسێک بەرامبەر بە مسلمانێکی ئاسایی خۆ دەزانین لە ئیسلامە کەسێک دزی بکە و مسلمانیش بێ ئەگەر ئەو بڕێی دزی بێ و ئەگەر تەواو بە حکمی شەرعی بە دەلیلەکان بە شایەت لەسەری ئیسپات بوو بێ کە ضرور نییە پێویست نییە قەرزار نییە شتێک نییە دەستێ بڕێ کەسێک بۆ منە زینا بکە گەنجەکە 100 جەڵدی لێ دێ لە بە بەرچاوی خەڵکەوە لێ دێ بۆی فێر نەبێ بە ناوی دینەوە ئەوە بکە چونکە ئەم بابەتەی ئێستا ئەمانە کۆمەڵێکیان هەمویانە کۆمەڵێکیان بە ناوی دینەوە دینیان خستۆتە بەرژەوەندی خۆیانەوە خستویانەتە بەرژەوەندی بۆ لە جاتی ئەوەی خۆیان بخەنە خزمەتی دینەوە دینیان خستۆتە خزمەتی خۆیانەوە خۆش دەزانی دایمەن هەموو هێزێک ئەبێت دوژمنێکی واهمی دروستکە هەموو هێزەکە تۆ ئەیبینی ئیلا ئەبێت دوژمنێکی واهمی دروستکە بۆی عەتفی خەڵک بجوڵێنێ کۆمەڵێ دزیش هەمووی من پاک و پیسم کردوون کۆمەڵێ دزیش بە ناوی دینەوە کۆمەڵێ مەلاشکە دزیەکەن بە ناوی دینەوە بازرگانیەکەن بە ناوی دینەوە ڕۆقیەکەن بە ناوی دینەوە بە بازرگانی کراوە پێشتر کراوە بەڵام گوێ ناگرن کراوە ئامۆژگاری کراون و زۆر خەڵکیش لێیان دوورکەوتوتەوە ئەمانە هاتوون ملحیدیان کردووە بە چەکێک ملحیدیان کردووە بە دوژمنێکی وامی باشە ئەڵێن پارەمان بنێ لە ڕقی ملحیدەکان پارەیانە دەنێ دوایی کە هەنێکیان ئەیدزن ئەڵێن توخوا بە ملحیدەکانمان پێ دڵخۆش نەبن قسە مەکەن هاینەوە لە ئیسلامە خاتری یەکێک بوو لەوانەی قسەمە کرد بۆ نمونە لەسەرەوەی بەڵام ئەو مزگەوتانەی دروست کراوە بۆ نمونە کێ دروستی کردووە کە بۆ لە حاڵەتێکا با بڵێن هەندێکی تایە گەندەڵە بەڵام ئەوانی تر لە هەر مزگەوتەکە بتوانم خۆم میشکارەوەی تیاکەم لە هەر مزگەوتەکە بە هەموو شتێ بتوانم پاک و پیسمان کردووە مزگەوتی زرار بۆ ڕوخێنرا دوو مزگەوتە بوو لە مەدینە یەکێکیان مزگەوتی زرار بوو کە منافقان دروستیان کرد ئەڵڵاه تەعالی وحی ناردە خوارەوە بڕۆ بیرڕوخێنە مزگەوتی زرار نوێژی تیا ناکرد مزگەوتی زرار ئەوانەی کە بزنسی تیاکەن کە ڕوقیەی تیاکەن کە ئەوەی تیاکەن ئەبە ئەوانە لە حکمی ئیسلامە ئەبێ بڕوخێنن ئەمە پاکردنەوەی پاک و پیسە ئەمجا سەریکە مەسەلەی ملحید ئەسڵەن پێغەمبەری خوا هاتووە صلی الله عليه وسلم بۆ دژایەتی مشریک هاتوو ئەبو جهل بڕۆی بە الله هەبوو ئەبو جهل تەوحیدی ڕوبوبیەتی هەبوو هەموو مرۆڤێک تەوحیدی ڕوبوبیەتی هەیە الله ڕەزاقە الله خالقە الله گردوونی دروست کردووە ژێنەرە مرێنەرە بەدەمی خۆی دانی پیا بنێ من دڵنیام تۆش ئەو کاتێکە بە حساب ملحید بووی ئەگەر بەدەمی خۆش کە بڵێ الله یەک نییە لە ناخ تا شتێک هەیە کە تۆ ناوی ئەنەی سروش کە شتێک مەسەلەی تەوحیدی ڕوبوبیەت هەموو کەسەیەتی شەڕی ئێمە لەگەڵ ملحید نییە شەڕی ئێمە لەگەڵ مشریکایە ئەوانەی کەوا الله ئەپەرستن غەیری الله ئەپەرستن الله ئەپەرستن و بەرنامەیەکیان کردووە بە شەریک لەگەڵ الله تعالی بەڵام کۆمەڵێ مەلای پەمەیی کۆمەڵێ خەڵکی پەمەیی وەکو ماکوانکەریم بۆ نمونە هاتوون مسلمان نییە ئەم بەشەرە لە زیندانە باشە کە بەر بوو خۆت بڕۆ لەگەڵ یا قسە بکە بۆچی ئاوا یانی لە ئێستاە کابرا بۆ نمونە بەدبەخت بووە لە ناو زیندان باش هەر کەسی لە زیندان بێ لەسەر حەقە خۆ باشە مەلابەشیری پارتی مەلابەشیر لە ناو حرەکەیەک بوو لە هەرەم مەلا گەورەکانی هەولێر ئەوە بوو پارتی گرتیان چەند ماوەیە گرتیان و دوای بوو بە ئەندام پەرلەمانی پارتی یخۆ باش هەر کەسێ بگیریتە لەسەر حەقە یانی تۆ حەق بەوە ئەناسیتەوە بۆ تۆ بۆ مامۆستا ئیسماعیل سوسەی تۆ زۆر خەفەتەوە مامۆستا ئیسماعیل سوسەی برای بەڕێزینە باشە ماکوان و مامۆستا کرێکار عینە شتە خۆوانی زۆر بلان لەکراوە خوا عقیدەی ماوەساکرێکار لەکوێ و عقیدەی ماکوانێکی یەکێتی لەکوێ آخر عقیدەی هەر نییە کوفرەکانی بداناوە نەسی ئاەت ڕەتەکاتەوە بە نەسی ئاەت بە دوو ئاەتی الله تعالی کە باسی کەشتەکەی نوح وایە من کافرم باشە منیش پێم وایە تۆ تۆزە توندی ئەمە بینی من و تۆ هەردووکمان مسلمانین بە قەناعەتی من تۆ مسلمان نازانم گومانێکی شمێ لە دوای کوشتنی سەروان مۆمیکا گومانێکی شمێ لە دوای کوشتنی سەروان مۆمیکا تۆ ترسابێتی بە جۆرێ لە جۆرەکان بە جۆرە لە نەرویجا ترسامشتیوانیە هەیە ئەی سەروان مۆمیکایان بۆ نەیان دۆزیەوە
كي سلمان محمد الناس سلمان كاك يا اخي توسيرك اشت جاب كرو خو من نعلم غلط انك دواناتهم قران بسويتين بلا مناتهم اياتكم سويتان دوكوتوما ما قناعتهم ناتهم هم قران بسويتين ياك جابوا فيديو فرقي شي تو ياك رات كي هم قران تو كافري بروما ناو باركيك وبروما شوينك وياك قران بسويتين اوي من جايه اوي سلوان جابوا اما دوشتي زور جاب لا فرقيني اياتيكو سورتيكو اياتيكو هر يكشتا برواد بيك ايات نبي الاسلام كافر بي رخنا ليك ايات كافر بي اصلا سوره ادران بون منا تمن خو دليل لسرنيه كابرا بون اد قرانك يعني خدنا وتوالتك هو هيج دليل شرعي لسرنيه بلام همو زانايا انا كان ميلا كروج هاتم ببريطانيا همو بين سيرك خو من جزانا من حزناك بدبينا جدي من حزناك بدبينا من حد بهيج شواز بدبينا او سكاتي كتوبه مقدسات ايامات كردوا قد من توابين ببرا منو توابين ببرا من بجدي حزناك مو بمسلمانش نازع مركات يبقى قناعتم بو دروز بو او دروز لا ازانم چوك ازاي بو كاغا خيتو سيريكا من سيسا لو انا 10 سالته من بناسي قصاكم باشا بمانك ودوما تول لاي ما تو لبرچاوي تو من ناب ما بكسكي اساي كاتي ايوه اما كات دياري كان من مسلمانم يا خو بيدينم باشا بقناعتي تو يا ربي بيش مش يا ربي يا ربي والله بربدل دعاء كم كاميشي كافر وملعون اويا كاميشي خوي بوازانه يا ربي اگر من شو ما باشتوا يا ربي بيش من بشته باشتوا اما لم دنيا بون منبه ما كان كريم مالن كاغا كافر بوتو اما كفر كان دي با طوبي ليبكا با كاغا ما كان بوتي قينا اوكي تواني لا يوتيوب شويه كان رايك جوازي ابو لا كفري كردوا قصب آية طلق أبي خوي بيت ده يسمى منو توجه ساكن هم منو تجي يكوي يجي ساكن باشا والله ما عملنا لبر قشتيا أكن لبشته ومنو تقصب كين لو أنا ليك يشتورى بين وليك يجنا راحت بين والله موقعته خلقين ناكا ورمونا ما أكون هاتا دروا أو تك بونمونا من فيديو كم بينيش تكيه ودانا ورا قصيلة سرب قبل ورا تو على را كافري لدين درجوي بابێت جواب بەڵام ئەم کابرا ئێستا گیراوە یعنی قسەکردن لەسەری بۆ خۆت باش نییە هەمووی کۆکەرە بەڵگەکان دوای لێ هەفتانەیەتە دەرەوە هەفتەی پێشوو قسێشەکەی هاتە دەرەوە لە جاتیەوەی بەڵگەیەکی علمین باتەوە جوابێکی علمین باتەوە ئەم یاخیە کەرە دوو لە ڕوویەوە ئەم یاخیە حشترە ئەویش خراپە ئەوە خەنەوە کوڕێترە دەموچاوی ئەڵێ پیسایی تەوالێتە ئەمە پەناگرین بە ئەڵڵا بەل شەردەم قسم پێ نەوتۆ ئەڵڵا ئاگادار ئەوە جاسووسە بۆ بەرزان ڕەمەزانە فیتنەیە ڕاستی فیتنەیەکە لە ژوورێکا داونێن حیج نەبینی سۆسیال میدیا نەزانی ڕەفیقێکی خۆ تەلەفۆن بکا بڵێ هەڵمە دوای وێتی وای وێتی تۆش لەو هەموو پرێسەی لەسەرتە لە زیندانای ماڵ و مناڵ لە دەرەوەیە تووڕە ئەبی هەندێک قسەی غەڵەت دەکەی باشە بەڵام کە هاتە دەرەوە لەوانەیە عەسڵەن پەشیمان بێتە دای لە بردنیش لێ بکە اصلا كشكل عقيدتك هي عقيدتك او كفر الاسلام نيه كافر الاسلام عليه هر كسي خوي بدمي خوي نله كافر من كافر نيم يعني الشيطانش بدمي خوي نله من كافر عليه كفر من كردو الشيطان بس ناله من كافر او ليدانا لسنوري دين او نهشتني سنوري اسلام ودينا كمالك ملحد وكو عدنان ابراهيم ما مصاي ما كواني نازا ما قبي ناس عدنان ابراهيم ما مصاي ما كواني اما انا عقل فيش نقله خنواتا هزار ايات يعني بو بينرو اگر عقلي ان نغنجي رتيا كانوا بس بو اوي دلي اي وما رازي كان بس بو اوي دلي ملحد رازي كان من شلون تواني بيسلمان بهاشتي بعيد ملحد نيم كاك يا اخي ملحد بس من مسلمان الناس انا باشكم هلاش بلام حسبوني من قريب اوي جانا بخون وقت كم لبيناوي اسلام اميدكم بلام يسبرون قريبا ملحدي من شلون توانم بهاشتو بعيد بو بسلمان بس بيوم بلا شلون توانم دوزق بو بسلمان ناتوانم ناس سلمي من برام بغيبه من بهاشتو دوزق غيبه يقينك صد بيه بلان بيم مناقشه لقل تو يا ملحيدك يتراب كم بلا ملا بهشت هيا ببي علم ناتوان بيسلمنا نا والله برا نا والله ببي علم ناتوان براق بسلمنا كبي غنبري صلى الله عليه وسلم سفري بيقردوا لا مكه وبو قدس ليو برزوتو بلام يقينا بيه صد يقينا بيه هني بابت هي غيب معجزا الله تعالى بمعجزي خويك بون من كاغا تو تواني جوابي بدت سيكك بمن بلا برا غفرالم برا قناعه البيت يا زين بو شوكاو زانه ذاته على دين الثوره كان كسيتا نفريون يعني بوشي ابي
لەم حەدیساتەوە باوەڕ بە منە بێ باوەڕ بەم زانستەیە سیتەن فڕیوە ئەی کووا وەڵام نەبوون کەس نەیبینیون ئەی چۆن نەزانێ زانست دەڵێ تۆ بەشەرەکە بڕوای بە زانستە یەقینی بە زانستە منیش بڕوام یەقینم بە حەدیسەکەیە کە براق ئەفرێت تێگەی دێم هەردووکی لە یەکە دەمەوە ئەگەر قەرار بێ هەردووکی درۆ بێ بۆچی زانستەکە ڕاست بێ دینەکە درۆ بێ بۆچی دینەکە درۆ بێ زانستەکە ڕاست بێ ئەی تۆ توانی جوابی بدەیتەوە لە ئەمڕۆیە زۆر شت هەیە پێش کەوتووە تۆ توانی بڕۆی سەیریکەی حل لە سیارەوە بیگرە حتاکو ئەمڕۆ سەیریکە سیارە هەمووی بەهۆی ئەو گیاندارانەوە دروست کراوە کە لەسەر عەرزن کە سەیرەکەی هەمووی گۆڕانکاری تیاتوە مێشکی ئینسان گۆڕانکاری تاتووە لە تەیرێکەوە تیارە دروست کراوە لە باڵدارێکەوە تیارە دروست کراوە لە خشۆکێەوە قیتار دروست کراوە نازانم تۆ سەیریکە هەر قیاسیان کە قیاسکان حتا ئێستا بازجار سەری پشتی سیارەکەکەی گڵۆپەکانی لە شێوەی چاوی بۆقێکە لە چاوی هینەکە یعنی سوور ئەزانی ئەم سیارە لەکوێوە وەرگیراوە چۆن وەرگیراوە هاتوونەتە پێشەوە پلۆی گەیشتونەتە ئەوەی کە سیارە سەرعتر ئەڕوە لەوەی کە ئاژەڵێک پیایە ئەڕوە ئەیخوای گەورە هەمووی ئەم شتەی دروست کردووە تۆ چاو نایبینێ ئیترە بێ بیری لێ بکەیتەوە من پێم وایە خەڵک ناتوانێت وەرتر بیر بکاتەوە بۆیە ژەکەوێتەوە حاڵەتانەوە تووشی کێشە بێ بەڵام من کێشەکەم لەوایە کێشەم لەوایە مسلمانێ بۆچی دژی مسلمانێکی تر بێتەوە ئەگەر بە مسلمانی بزانم من دژایەتی ناکەم نا بە تایبەتی ئێستا ئەوانەی کۆمێت ئەوانەی جەماعەتی ماکوان کوفرەکانم بەوازحی کوفرەکانم بەوازحی داناوە یعنی زەرەری ماکوان ئێستا ئەم پیاوە پێشتر کە ئاڵێ ملحید بووم ئێستا لێ مسلمان بوو من بڕوای پێ ناگەم ئینشاءڵڵا ڕاستە بەڵام زەرەری ئەم بۆ ئیسلام لە سەدا ئەگەر یەک بێ زەرەری ماکوان لە سەدا 99 چونکە ماکوان کوفر و ئیمانی تێکەڵ کردووە ئەلمانیەت و ئیمانی تێکەڵ کردووە سنووری لە ئیستا بۆیە گاڵتەیەکە بە سنوورەکانی دین بۆیە گاڵتەیەکە بە هەڵوەشێنەرەوەکانی دین لای ماکوان شەیتانیش مسلمانە بە پێوەری ماکوان باشە پێم بڵێ کێ بەخۆی ئەڵێ کافر کێ بەخۆی ئەڵێ کافر نازانم کێ ئەڵێ هەر بڕۆ سەرۆکی ئەم وڵاتانەش بڕۆ بڵێ کافری لە خۆی پێی ناخۆشە قابلە من خۆم بەخۆم بڵێم کافر ئەگەر تاغوتیش بم لە ئیسلامە کەسێک کوفرێکی واضح و ئاشکرا لە دەم دەرچوو بە ئەمەلکردی کافری بێتەوە ئەبێت تۆبێ لێ بکە ئەبێ بێتە سەر شاشە بڵێ کاکە من داوای لێبرد نەکەم وەڵڵا کوفرم کردووە سرم دای لەبەر بەس هەر بێ کیبر بکات و ها من زانام و بابە زانایکی هەبوو لە بەلعامی کوڕی باورا زاناتر هەبوو لە ئەوە زاناتر ئێ ئەڵڵا تەعالا تەواو لە کۆتاییە گومڕا بوویەوە دوعای کرد لە موسا عەلەیهی سەلام و کافر بوویەوە هەیە لە شەیتان عالەمتر خۆ تۆ وازان تەقوا بە عیلمە ئێوە وازان هەر کەسێ علمی هەبوویترەوە مسلمانم ناوەڵاوانیە برا هەیە علمەکەی گومڕایەکە متەکەبیر مەبن خۆدان بە گەورە مەزانن کە کابرا کوفری کرد کوفر مادەم کوفری کردو بڵێن کاکە وەرە کوفرت کردووە وەرە بۆ ئەو کوفرەکەی لە پێناوی چی ئاەتی ئەڵڵا تەعالا ڕەتەکەیتەوە لە پێناوی چی ئەڵی بە ئاەتی ئەڵڵا تەعالا قسەی قۆڕ و بێمانە لە پێناوی چی مولحیدەکە یعنی ئەبێ بڵێ لەسەر قسەی خۆ دەبێ سوروی بڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاها ئیلا الله وەئەشهەدو ئەنە ماکوان ڕەسوول الله مەعاذ الله من بەس نەقلی کوفرەکەی ئەیکە زیاتر لە 15-16 کوفرم داناوە بڕۆن هەمووی واضح و ئاشکرایە هیچ تەویل لەگەڵ ناگرێت ئێوە ئەوە پەرستن گومڕاتانەکە پێغەمبەری خوا فەرمووی کورە قسەیەکە هەفتانەیەتە دەرەوە قسەیەکە خۆ سەیرێکە خۆ تو وازانی ئەم ڕۆژە لە سژنایە هەفتانەیەتە دەرەوە سەیری لێرە عقڵەیە بێتە دەرەوە مناڵەکان و ببینیت و هێن بکەی بەڵام حتا ئەوە خراپە بۆ خۆی قسەکە یعنی کەسێک نییە پێی بڵێ ئەوە چەند جارە قسەکە خراپە بۆ خۆی یعنی پۆلیس تووشی کێشەی زیاتریەکە وای لێکات زیندانیەکەی بۆ کەم نەکەنەوە یعنی نازانم ئەم بەشەرە چۆنەیە لە قسە بک بۆ خەڵک و خەڵک بێ قسەکانی بڵاو کاتەوە زۆر پێی بڵێ یەکێک لە کەسوکارەکەی پێی بڵێ خەڵکێکی گەمژە لە دەرەوە تەلەفۆنی بۆەکەن و ناڕەحەتی ئەەکەنەوەی لەو ناڕەحەتیە لە زیندانە لە دووری خانەواتە و دایک و باوک و کەسوکاری هۆشتانە دووسێ قسەکات و قسەکانی بۆ بڵاوەکەنەوە بۆ هین ئەمە خراپە بۆ خۆی هیوادارم یەکێکەوەی پێ بڵێ من خۆم هەوڵە دەم بڕۆم بۆ لای بۆ زیندان بەڕاستی تەقەن ئەو ڕەنگە پێی ناخۆش بێت چکە نانی لە ناو ڕۆنی ئێوە بوو ئەو بەهۆی ملحیدەوە خۆی هینکرا ها من دژایەتی ملحیدەکانەکەم و شێرەکەی ئیسلام و نانەکەی لە ناو ڕۆنەکەی ئێوە بوو ئێستا هەستەکە پڕبەدڵ دوعات بۆکەم پڕبەدڵ ئەگەر من خۆم چوومە باشتەوە لە پێشی منەوە پشیدە باشتەوە بەجددی من نامەوەیە کەس بچێتە دۆزەخەوە نامەوێ برا کە حکمی کوفری کەسێکی شەکەڵی کاکە یعنی ئێمە خەمیە خۆین خۆ نەمردووە کابرا زیندووە کاکە بەشکم تەوبە بکە بەشکم پەشیمان بێتەوە بەشکم ئەوە بکە
بەڵام بەرحاڵ کاتی نوێژە وەڵام من تاخیر بووم ئەڵای داهاتوو بە ئەڵای داهاتوو بە سوپاس سپاس بۆ تۆ کاگیاخی وادام گردنمان ئازا من گردن ئەگەر مسلمان بوون ئازایەکەم 100% و مسلمانیش نەبوون ئەوە زۆر کاتێکی خۆش کات